ئەمە جندەرە 35 خاڵە دژی 35 ئاەتی قورئانە ئەوەی قەناعەتی پێی هەبێ وازی لە قورئان هێناوە. جەژنانێکیان هەیە جەژنی بێخواکردنی ژنانە کە ناویان ناوە جەژنی ژنان. لەو جەژنانەیە ژن بێخوا ئاکرێ باشە پێوترێ بە قسەی خوانەکەی کاڵێ وەقەڕنە فی بیوتیکن قسەی خوانەکەی کە خوای پەروەردگارە فەرمێ لە ماڵەکانتان بمێننەوە پێڵێ بە قسەی خوانەکەی کە خوای گەورە فەرمێ فەلا تەخضەعنە بالقەول دەنگ ناسک نەکەنەوە کە قسە لەگەڵ کوڕەکەن ئەمە دوایە پێڵێ بە قسەی خوانەکەی کە پێدە فەرمێ وەلیەضریبنە بخموریهن عەلا جیوبهن پەچە بکەن ئەمە سێ ئاەت پێڵێ بە قسەی خوانەکەی کە فەرمێ وەلا یودنینە عەلەیهن من جەلابیبیهن جلەکانیان لە تەوقی سەریانەوە تا پاشنەی پێیان درێژ و داپۆشەر و شارراوە بێ پێڵێ بە قسەی خوانەکەی کە فەرمێ ولا يبدين زينتهن جوانەکانیان با دەرنەخەن بۆ پیاوی بێگانە بڕۆ دەریخە عالم مێرتە بۆ هەمووی دەرخە پێتەڵێ بە قسەی خوای پەروەردگار نەکەی کە ئەفەرمێ وەلەیسە الذەکەڕ کەلئونثا ژن وەکو پیاو نییە بە قسەی خوا نەکەی بڵێ یەکسانە وەکو یەکە تەواوی ئاەتەکان ئەبەو شێوە وا لەو ژناکەن بێخوا ببێ ئەم ژنەش بە بێخوا بەسەر زەوی ئاسوڕێتەوە کە خوای نەبوو چییە بێتە خوای هەر شتێ خۆی حەزی لێیە ئیتر خوا ڕەحم کا بەو کەسەی کە تووشی ئافرەتێکی وا بووە هەر شتێ خۆی حەزی لێیە ئەیکا و بێخوایە بەڕاستی کارەساتە